وصابروا صابروا لسر وزن فاعلوا مشاركة يعني تغلبهم في الصبر تبي الصبر تو للصبر كافر زياتر به صبري توي سني لصبري مبتدع زياتر به صبري توي أهل علم لصبري جاهلك زياتر به ويتو ظالبي بسريدا أجينا لنيوي الرقا باكت دكيو كل ديتو طاقت نامنو تواو كاكا وبتشي دكري برام ناكريو نا وصابر تا برام بركات دجايتي زياتر بكا تو زياتر دز بدينك تو بقرا زياتر دعوي بولا بكا زياتر بابندي إسلام با تا زياتر بهتان بكري تا زياتر جنيو بدري تا زياتر إهانة بكري تا دجايتي زياتر بكري تو زياتر سور بلسر تقوى خوي قورا لسر دين دارتي وصابروا تبي صبري تو ظالبي بسر صبري أودا صبري أولا سر باطلة أمر ياسبيني بچي دكي بلام صبري تو لسر حقا إن شاء الله بردوام دبيت وصابروا جازور كسمانيا اصبروي هي بلام صابروي نية صبر دقري ما ويك روجك دو روج دروج فهدي بين أري فلان براچي لاد كورا ما مستوى الله ونأزاني چي بسرات توازينا بو والله فقير زور الزيتيان دا زور ناراحتيان كرت أي سبحان الله راست ناراحتيان كرت هيا دجيريت بونمونا گەنجێکە التزامی کردو بە دینەوە بۆ نمونە بەهۆی بەڵاو فیتنەی داعشەوە گەنجێک دەگیرێت کە هیچ پەیوەندی بە داعشەوە نییە تعزیب دەدرێ ناڕەحەت دەکرێ سەبری نامێنێت تا واستێنێت واز لە مشتێک دێنێت ئەو بچی بوو کاکە بۆ وای لێ هات وەڵام مامۆستا زۆر ناڕەحەت کرا زۆر سەبری گرت ماوەیەک بەڵام دوایی کە هەر بەردەوام بوون لە ئەزیەتدانی سابیرووی نەبوو ئەوەندە سەبری نەگر کە بەسەر ئەواندا زاڵ بێ تا کۆتایی پێهێنا و فەشەلی پێهات جا لە هەموو بوارەکان براکانم ئەو خاڵی دووەمیان کە سابرووە مهمە هەندێک جار کەسانێک بە ناوی ئیسلامەوە دژایەتیەکت دەکەن خەریکە بڵێ واز لە دەعوە و لە ئیسلامەتی و لە هەموو شتێک ئینسان بێنێ ئەمە چییە موسڵمان وات لێ بکە نە وەسابروا هەیە بە ناوی سنەتەوە بە ناوی سەلەفیەتەوە بێڕێزی و بێئەدەبی وا دەکات سوێن بە ڕەب العالەمین کە ئەمە بە بەدڕەوشتی بێئەدەبی زمان شڕی پیسە کە دوورە لە ئیسلام و لە سنەت ئەوە ناکە کە چێمە بە ناوی سنەت و سەلەفیەتەوە چی جنێوی سوکە دەیڵێت کە سابیڕوت نەبێت دەڵێ برا سەلەفیەتێک ئەمە ئیدعای بکە کە تەئید دەکرێت لەلایەن فڵان شێخ و فڵان شێخەوە هەر نەمویست بەڵام دوای بیر دەکەیت نەخ ئەوەی ئەو دەیکا سەلەفیەت نییە کەی ئەخلاقی سەلەف وا بووە کەی عولەمای ئەهلی سونە لەسەر ئەوەن نە سابیڕوا بەردەوام بە لەسەر دەعوەی حەق ئەوە مادام بۆ خوا نییە مادام حەقدا مادام بغض و قینەیە لە دڵیدایە مادام انتقام و شەڕی بەقایەتی ئەمڕۆ یاسپەی کۆتایی پێدێ هیچ نییە فأما الزبد فيذهب جفاء وأما ما ينفع الناس فيمكث في الأرض ئەوەی کە کەفی سەر ئاوە سەرەتا تەماشای دەکەی ئاوەکەی داپۆشی ئەوەندە گەورەیە و هەڵچووە کەفوانیە بەڵام ماوەیەک وای لێ کەفەکە دەڕواتە ئەولاولا ئاوە سافە سازگارەکە دەمێنێتەوە کە سوودی هەیە با من و تۆ ئاوەکە بین براکەم کەفەکە نەبین کەف نەمان خنچێنە و تەسیرمان تێ نەکات ئەو کەفەکە هاتە سەر ڕووتەوە نە سەبرت هەبێ ئێستا نا ئێستا لا دەچێت کۆتایی پێدێ ئینشاء الله